بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕای دەگەێنێت قەیرانەکان تەنگیان بە هاوڵاتیان هەڵچنیە و هیچ پاساوێکیش بۆ کوشتنی خۆپیشاندەران نییە. مامۆستا عەلی باپیر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەشی بەوە کرد و نوتیژی سوود بە هیچ لایەک ناگەێنێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرکردارە محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، هەروەها لە هەولێرەوە کەریم بەحری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێی دۆخی ئێستای هەرێم دەکەین. سەرەتا کۆنگرەی ڕۆژنامەوانی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بەڕێز و خۆشەویستی کوردستان، بە پێویستی دەزانم کە لەم هەلومەرجە سەخت و قەیراناویەی کە هەرێمی کوردستانی پێدا گوزەر دەکات، پەیامی دڵسۆزانەی خۆم لە چەند خاڵێکدا بە هەموو لایەکتان ڕابگەێن. یەکەم، بێگومان کێشە و گیر و گرفتە لە سەرێک کەڵەکە بۆکانی هەرێم، بە تایبەت قەیرانی ئابووری و بارودۆخی ژیان و گوزەرانی سەختی خەڵک تەنجی بە هەموو لایەک هەڵچنیوە و بە تایبەت ئەو چین و توێژانەی کە ژیان و گوزەرانیان لەسەر موچەیە، لە نێویاندا توێژی مامۆستایان و توێژەکانی هاوشێوەیان. دووەم، بۆیە ئێمە هەموو جۆرەکانی خەباتی مەدەنی کە لەلایەن خەڵک و جەماوەری کوردستانەوە ئەنجام دەدرێت، خۆپێشاندان، ڕێپێوان، مانگرتن، بە مافی ڕەوای هەموو لایەک دەزانی و خەڵک و جەماوەر بە هەموو چوونی توێژەکانی و مافی خۆیەتی ئەو جۆرە خەباتە بکە، بەڵام بێگومان بە شێوازی شارستانیانە و هێمنانە بە جۆرێک کە داواکردنی ئەو حەقە بە شێوەیەکی حەقی وابێ کە جێی خۆی بگرێت. سێیەم، و هەر لێرەشەوە ئێمە داوا دەکەین لە سەرجەم خۆپێشاندەرانی بەڕێز کە هۆشیار و بێدار بن، وریابن ممارەسەکردنی ئەو مافە ڕەوایەیان جا بە هەر شێوە لە شێوەکانی خەباتی مەدەنی بێ، لێیان بەلاڕێدا نەبردرێ بە جۆرێک کە ببێتە بیانووی دەستی بەرامبەر. و بێگومان پەنابردن بۆ توند و تیژی لە هەر لایەکەوە بێ، تەنیا زیانباری لێ دەکەوێتەوە بۆ هەموو لایەک. هەر بۆیەش پەلاماردانی بنکە و بارەگاکان و فەرمانگەکان و دام و دەستگا گشتیەکان یاخود مڵک و ماڵی گشتی یا تایبەتی، بێگومان بێجگە لە وێرانکاری لە وڵاتدا و نەهێشتنی ژێرخانی ئابووری هیچ تەفسیرێکی دیکە هەڵناگرێت. پێنجەم، پێویستە بە زووترین کات حکوومەت و دەسەڵات بەدەم داواڕەواکانی خۆپێشاندەرانەوە بێن و هەرچی لە دەستی دێ بە زووترین کات بیکە و چی دیکە خاوەخاو لە چارەسەرکردنی کێشە و قەیرانە کەڵەکە بۆکاندا نەکە. و دەبێت دام و دەستگا ئەمنیەکانیش وەک پێویست بە ئەرچی سەرشانی خۆیان هەڵسن بۆ پارێزگاری لێکردنی گیانی خۆپێشاندەران و مڵک و ماڵی حیزبی و حکومی، و پێویستە هەموو لایەکیش سەرنجامی شومی وڵاتانی وەکو سووریا و لیبیا و یەمەنمان لەبەرچاو. شەشەم، کۆمەڵی ئیسلامیش کە هەردەم لە بەرەی خەڵک و جەماوەر و لە سەنگەری داواکردنی مافەڕەوەکانی خەڵک و جەماوەردا بووە، ئێستا لەم کاتەدا لەسەر ئەو هەڵوێستەی خۆی لە جاران مکوڕترە
ئەگەر چی لە ڕابردوودا ئێمە باجی زۆرمانداوە لەسەر ئەو هەڵوێستانە ئامادەین باجی زیاتریش بدەین بەڵام بێگومان داواکردنی حەق دەبێت بە شێوازێکی حەق بێ و هەڵبەتە ئەگەر کاتی خۆیشی پێشنیاری گۆڕینی حکوومەت و پێکەێنانی حکوومەتی کاتی یا حکوومەتی ڕزگاری نیشتیمانی وەرگیرابایە دۆخەکە بەم حاڵە نەدەگەیشت. خاڵی حوتەم و کۆتایی ئێمە زۆر نیگەرانین لەوەی کە بەداخەوە ئەم جارەش خۆپێشاندانەکانی هەرێمی کوردستان بە پێچەوانەی خۆپێشاندانەکانی زۆربەی وڵاتانی دنیاوە شەهید و برینداری زۆریان لێکەوتۆتەوە چونکە هیچ پاساوێک نییە بۆ کوشتنی خەڵک و جەماوەر و ئێمە بە توندی پەلاماردانی خەڵک و جەماوەر و کوشتن و بریندارکردنیان ئیدانە دەکەین و لێرەشەوە بە پێویستی زانم کە سەرخۆشی خۆمان ئاراستەی خزم و کەسوکاری شەهیدەکان بکەین و لە خوای پەروەردگار داواکاری شیفای خێرا بۆ بریندارەکان بنێرێ و شەهیدەکانی بە بەهەشتی بەرین شاد بن. ئومێدیشم وایە کە هەرچی زووترە هەموو لایەک هەوڵ و هیمەتی خۆمان بخەینە کار بۆ بەرگرتن بەو جۆگەلەی خوێنە نهێڵین چی دیکە خەڵک بکوژرێ لەسەر داواکانی خۆی بەڵام بەڕاستی دەبێ ئەمەش عیبرەت وەربگرین تەیاری سەدری بە ملیۆنان خەڵک کۆ دەکاتەوە چەندان جار بەڵام دارێک ناشکێنە باچی دیکە بیانوو نەدەینە دەستی بەرامبەر کە خوێنی خەڵک بە ناحەق بڕێژێت چونکە من پاساو ناهێنمە بۆ خوێن ڕشتن بەڵام دەبێ وریاش بین ئێمەش بە شێوەیەک داوای حەقەکانی خۆمان بکەین کە لێمان بسەلمێنرێنەوە بە شێوەیەکی حەق داوای حەقەکانی خۆمان بکەین. بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێنە گەسەرتا لە بەڕێستانەوە دەست بکەین سەرنجی بەڕێستان لەسەر خۆپیشاندانەکانی ئەمڕۆ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە کۆمەڵێک توندوتیژی لێکەوتەوە. منای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی پەیام ڕاستیدا دەبێت سەرەتا سەرخۆشی لە کەسوکاری قوربانیانی خۆپیشاندانەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین. خۆی گەورە بە بەهشتی بەرینیان شاد کاوە داواکاریشم خۆی پەروەردگار شیفای بریندارەکان بدە. لە ڕاستیدا ئەم خۆپیشاندانانە شتێکی چاوەڕوان کراو بوو لە بارودۆخێکی ئاوادا کە هەرێمی گوزەران پیا تێپەڕ دەبێ کە دەبینین دەسەڵاتی سیاسی شکست خواردو حکوومەتێکی شکست خواردو نەمانی سەروەری یاسا نەمانی خزمەت گوزاریەکان نەمانی موچە بە هەدەردانی سەروەتی گشتی و بارودۆخێکی زۆر نائاسایی لە دەستدانی نیوەی خاکی هەرێمی کوردستان و ئەنجامدانی ڕیفراندۆمێکی شکست خواردو هەموو بارودۆخانە وای کردووە زەمینە سازی کردووە یا زەمینە لەبارە بۆی کە خەڵک خۆپیشاندان بکە. من پێم وایە خۆپیشاندانانە بەڕاستی خۆڕستکن دەرەنجامی بێزاری خەڵکە و ئەم خۆپیشاندانانە تازەنینەوە چەند ساڵەکە لە هەرێمی کوردستان دووبارە دەبێتەوە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لەبەرەوە ئێمە سیستمێکمان نییە خۆی بە نوێنەری خەڵک بزانێەوە سیستمێکی دیموکراسینە لە هەرێمی کوردستان و ئەوەی لای ئەم هەرێمە نیە پاراستنی مافی مرۆڤ و خزمەتگوزاریە بۆ خەڵک ئەمە وای کردووە کە گوێ بۆ داواکانی خەڵک نەگرن بەداخەوە دەیڵێم ئەوە دەیان شەهید و سەدان برینداری ئەم خۆپیشاندانی چەند ساڵانی ڕابردوو هەتا ئێستاش بەرهەمی نەبووە و ئەوەی منم جارش لێ ترسم ئەم خۆپیشاندانە بە هەمان شێوە بێ بەرهەم بن هەرچەندە من خۆپیشاندان بە دیاردەیەکی مەدەنیە زانم خۆپیشاندان بە شێوازێکی تەندروستیە زانم بۆ ناڕزایی دەربڕینی ناڕزایی و بوونی خۆپیشاندان مانای وشیاری خەڵکە و بۆنی خۆپیشاندان ماناوایە خەڵک ستەم و سەرکردنی پێقبوڵ نییە خۆپیشاندان لە هەموو ناو هەموو گەلانی ڕۆشنبیر و پێشکەوتوو دنیا هەیە بەڵام بەداخەوە حکوومەت نەیهێشتووە نە خۆپیشاندەرانیش وشیار بن خۆپیشاندان لە وڵاتی ئێمە ڕێگای پێ نادرێ بە هیچ شێوەیەک بایەسا
سنووردار کراوە قەدەغە کراوە بە تاوان و جەریمە لە قەڵم درراوە بە فیشک وەڵامی خەڵک دراوەتەوە لەبەرەوە خەڵک نازانێت خۆپیشاندان چی پێتان سێر نەبێ خەڵکی کوردستان نازانێت ئەتەکێتی خۆپیشاندان شێوازی خۆپیشاندان چییە دەسەڵات نەهێشتووە دەسەڵات نەهێشتووە لەسەر داواکانی خۆیان خەڵک بێ هەزاران کەس بێنە سەر با لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر ڕێگە بدرێ 10,000 کەس بێتە سەر کوردستان بڵێ ناو کارەبانی بە بەرپرسیانی حکوومەت و سەرۆکە حکوومەت و جێگرەکەی بچین پێشوازیان لێ بکەن و دەستخۆشیان لێ بکەن و بەڵێ نیشان پێ بدەن و بژڵێ نەگەر بۆمان نەکرایە ئامادەین دەست دەکار دەکێشینەوە تاو کاتە خەڵک فێر ببێ خۆپیشاندان چۆن دەکرێت و ئوسلوبەکەشی چۆنە بەس تۆ لە وڵاتێکا ڕێگە نەدەی خەڵک هیچ شتێکی بۆ دابین نەکەی ڕێگای خۆپیشاندانیشی نەدەی و ڕێگاشی نەدەی ناڕزایەکانی خۆی دەربڕێ بێگومانم ئەم جۆرە کارە ساتانی لەکەوێتەوە کە خەڵقی بێتاوانیشتیاچێەوە بارەگای حیزبیش دەسووتێ و بارەگای حکومیش دەسووتێ کامانە کارێکی ناڕەوان بەڕاستی بێ هەموو خۆمانی لێ پارێزین چکەوەش جارێکتر بە هەدەردانی سامانی خەڵکە بە هەدەردانی سەروەتی نیشتیمانیە کە من پێم وایە ئەمەشیان هەر حکوومەت و دەسەڵاتی کوردی لێ بەرپرسیارەکە هەرێمی بەرەو ئەم بارودۆخە بردووەکە ئێستا دەبین سپاس دەکەم دەتەگەرم لای بڕست ماوەسا ئەگەر بچین هەولێر لای کاک کەریم بەحریان لای پێشووی پەرلەمان کاک کەریم زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆدا کۆمەڵێک توندوتیژی هەبوو ئەوەی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر خۆپیشاندانەوەش خۆپیشاندەران هەندێک بارەگای حکومی پێتان وایە ئەم توندوتیژیانە لە خۆپیشاندانەکاندا زیان لە ئامانجی خۆپیشاندانی مەدەنیانە نادەن؟ بەڵێ سەرەتا سەرخۆشی لە کەس و کاری شەهیدانی ڕووداوەکانی خۆپیشاندانی ئەمڕۆ دوێنێ دەکەم هەروەها داوای زوو چاک بوونەوەی بۆ برینداران دەخوازم هیوادارم بە زووترین کار بگرێنە ناو ماڵ و مناڵەکانیان ئەوەی ڕاستی بێت خۆپیشاندان وەکو مافێکی دیموکراسی سەرەتایی هەربەتە خۆپیشاندانی مەدەنی مافێکی سەرەتای دیموکراسیە بۆ خەڵک کۆمەڵانی خەڵک کە پیادەی دەکەن پەیڕەوی دەکەن لە هەموو دنیادا بەڵام ئەوەی لێرەدا دەگوزارێ بەداخەوە کە مامۆستا داراش ئاماژەی پێدا ئێمە نەدیتی خۆپیشاندان لە ناو کۆمەڵانی خەڵک لە کوردستان وەکو پێویست ڕەچاو ناکرێتن وەکو پێویست ئەنجام نادرێتن ئێمە تا ئێستا جیاوازی ناکەین لە نێوان خۆپیشاندانی مەدەنی و لە نێوان ڕاپەڕین لەبەر ئەوەی ئێمە کاتی خۆی کە وەکو ناڕەزایی و دژی داگیرکەرانی کوردستان گەلی کوردستان ڕاپەڕی و هەموو تەخت و تارازی داگیرکەرانی ڕووخان لە کوردستان و ئازادی وڵاتەکەی بەدەستهێنا گەلی کوردستان بە هەمان شێوە ئێستا کاتێک کە خۆپیشاندانەکانەکردن جۆرێک لە تابعی ڕاپەڕین واتە ئینتیفازە دەگرێتە خۆ ئەویش ئەوەیە کە بەداخەوە خەڵکەکە هێرش دەکاتە سەردام و دەستگاکانی حکوومەت ماڵی گشتی کە ئەوەش لێرەدا بەڕاستی بە هیچ شێوەیەک لە هیچ وڵاتێکی دنیا ئەو پەڕی وڵاتانی دیموکراسی ڕێگە بەوە نادرێتن ئێمە لە کاتێکدا کە لەگەڵ مافەڕەوەکانی خەڵکی کوردستانین کە خەڵکی کوردستان بەڕاستی ئەوە چەندین ساڵە خەریکی قەیرانێکی قوڵ بۆتەوە لە ڕووی داراییەوە وەزعی خەڵک زۆر بەرەو خراپی ڕۆیشتووە ئێمە کاتی خۆ چەندین جاریش وەکو زەنگێکی مەترسیدار دەسەڵاتداران واتە حکوومەت و خەمخۆران و پەرپرسیارانی حکوومەت ئاگادار کرایەوە لەوەی کە وەزعی خەڵک بە بێباشی تەماشای وەزعی خەڵکی کوردستان نەگرێتن پێویستە زوو چارەسەر بۆ بدۆزرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستاکە بێباکانە سەیری وەزعی کۆمەڵانی خەڵکی کوردستان کراوە وەکو پێویستیش ئاوەڕ لە خەڵک نەدراتەوە بۆیە ئەو چەندین ساڵە لەسەرێک ئەو قەیرانانە ئەو وەزعە ئەو گوزەرانە سەختە خەڵک لەسەرێک کەڵەکە بووە تا ڕۆژێک لە ڕۆژان ینی ئەو ڕۆژانە لە هیکرا لە شار و شارۆچکەکانی کوردستان مەسەلەکە ئەو پەنجی خواردبەوە تەقیەوە ئەوەش کە جێگەی داخە کە خەڵک
ڕوو لە شوێنەکان دەکاتن بۆ خۆپیشاندان و ئەوانە بەڵام لە هەمان کاتدا ئەو خەڵکانەی کە لە دامودەزگاکانی حکوومەتن ئەوانش بە هەمان شێوە ئەوانش بوچەخۆرن ئەوانش موچیان لێبراوە وەزعیوانیش وەکو وەزعی بە باقی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوانەی کەم دەرامەتن ئەوانەی وەزعیان وەکو پێویست ناتوانن ژیان و ژیاری خۆیان بڕێوە ببن بژێوی خەڵک لە وەزعێکدایە کە هەموو خەڵک وەکو فەرمانبەران خانەنشینان ئەوەی موچەخۆرە لە وڵاتی ئێمەدا لە وەزعێکی زۆر نالەباردایە بۆیە کاتێک کە هێرش دەکرێتە سەر شوێنانە ئەوانەی هێرشی دەکرێتە سەر و ئەوانەی خۆپیشاندان دەکەن لە هەمان سەنگەرن وەکو یەکن ناکرێت ئەوانە دەبێ هاوکاری یەکتر بکەن و دەبێ هێز ئەمنیەکان خۆپیشاندەران بپارێزن لە زیاتی ئەوەی کە تەقە بڕوبڕویان بگرێتەوە دەبێ بپارێزن هەروەها لەسەر هاوڵاتیانش پێویستە کاتێک کە خۆپیشاندان دەکەن پەراماری شوێنە گشتەکان بدەن خۆپیشاندانانێک کە ئێستا لە کوردستان دەگوزارێ بەرامبەر بە گەندەڵکارانە بەرامبەر بەوانەیە کە ماڵی گشتی واتە مال عام دەخۆن و بەهدەر دەدەن بە شێوەیەک لە شێوەکان سەرڕای ئەوەی کە داوای خۆشگوزەرانی بۆ خۆیان دەکەن مافەکانی خۆیان داوا دەکەن مەسەلەی پاراستن و پاراستنی مالی گشتیە باشە ئەو شوێنانێک کە هێژ دەکرێتە سەر وەکو دامودەزگاکانی حکوومەت ئەوانش هەر مالی گشتین کەواتە هاوڵاتیانی خۆپیشاندەر ئەوانەی داوای مافەڕەواکانی خۆیان دەکەن نابێ هێرش بکەنە سەر ئەو شوێنانەی کە بە مالی گشتیدا دەدرێت و ماڵی خەڵکە هیوادارم کۆمەڵانی خەڵکی کوردستان لە خۆپیشاندانەکان داوا نەکەن سیمای شارستانیەتی خۆپیشاندان ناشرین بکرێتن بە شێوەیە کە وای لێ بکرێ ئەو مافە ڕەوانەی کە داوای دەکەن مافەکان بفەوتێنرێن یا مافەکانیان پێشێر بکرێن بە شێوەیەک لە شێوەکان بەڵێ سپاس دەکەم مامۆستاگە بگەرم و لای بەرز پێشتر باس لەوەکە کە خەڵک فێری نەرید نەبوو بەڵام پەیوەندی بەرەسەڵاتەوەیە بۆچی پەیوەندی بەرەسەڵاتەوەیە کە مەسەرەن ئەم تونەتی ژیانەش دەبینیت کە زیان بە مڵکی گشتی دەگەێنرێت لە ڕاستیدا پەیوەندی بەرەسەڵاتەوە هەیە چونکە دەسەڵات خۆی ئەم بارودۆخەی خوڵقاندووە ئەوەش بابەتێکە کە باسی بکەین ئایا ینی چارەسەر چییە ئەم خۆپیشاندانانە بەرەوکوێ دەڕوا بەڵام پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە پەیوەندی بەرەسەڵاتەوەیە کە ڕێگای نەداوە خەڵک خۆپیشاندانی هێمنانە بکە و دەسەڵات بێبا کە وەڵامی خۆپیشاندانی هێمنانە ناداتەوە لە وڵاتانی دنیا بەمانگرتن یا بە خۆپیشاندانی هێمنانە دەسەڵات بڕیارەکان و داواکاریەکانی خەڵک جێبەجێ دەکا و گوێ بۆ گرێ بەس دەسەڵاتی کوردی فێر نەبووە وەڵامی خەڵک داتەوە گوێ بۆ داواکاریەکانی خەڵک ناگرێ و ئامادە نیە داواکاریەکانیان جێبەجێ بکە لە کاتێکا کە ئەمە ناکرێ خەڵکیش بیر لەوە کاتە خۆپیشاندان بکە خۆپیشاندەرانی وەکوتم ئاسی ڕۆشنبیری خەڵک نەگەیشتەوە ڕادەیەبینین خەڵکانی وای تایە ئاراستەی خۆپیشاندانەکانە گۆڕێ بۆران بە پەلامەردانی دامودەستگا حکومیەکان کە من پێم وایە ئەمە کارێکی ناڕەوایە و نابێ بکرێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە پاساو نییە بۆ ئەوەی خەڵکی بێتاوان بکوژرێ ئێمە باشترین نمونە ئەگەر باس لە بەغدا بکەین ڕەوتی سەدری ملیۆنێک کەس دێنێتە سەرجادە بەڵام ئەم ملیۆنە کەسە بینیمان چوونە ناو حرەمی پەرلەمانەوە گەورەترین دامودەستگا و موسسەتی حکوومەتی عراقی فیدراڵە بەس یەک کەس نەکوژراوتەقیان لێ نەکردن جێگری سەرۆکی پەرلەمان و ئەندام پەرلەمانیان لەگەڵ خۆیان هێناوەتە دەرەوە بەس کەسێک تەقی لێ نەکردن لێرە خەڵک بەرە مەرکەزێکی پۆلیس ناتوانێت بڕوا خوێنی ڕێژن هیچ پاساوێک نییە بۆ هیچ پاساوێک نییە بۆ کوشتنی خۆپیشاندەران من پێم وایە وانەی تەقە لە خۆپیشاندەران دەکەن خۆپیشاندەران بە سەنگەرێکی دژ لە خۆیان دەزانن و هاوڵاتی بە دوژمنی خۆیان دەزانن بەڵام ئەو چەکدارانەی لە بەغدان من پێم وایە خۆیان بە یەکێک لە خۆپیشاندەرەکان زانیوە و خۆپیشاندەرەکانیان بە خۆیان زانیوە جاوەکو مەزهەب شیعابن وەکو حیزب ڕەوتی سەدر بن یا هەر هەست بە مافی هاوڵاتی بوون زیاتر بکەن بەڕاستیەوەی کە لێرە دەیبینم ناکرێ بەو شێوازە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران بکرێ وەکو ناشکرێ کە خۆپیشاندەران بەو شێوازە بکەن ئەمەشیان جارێکتر وەکوتم بە دەرلەوەی حکوومەت ڕێگای خۆپیشاندانی هێمنانەی نەداوە گوێ بۆ خۆپیشاندانی هێمنانە ناگرێ بۆیە ئەو بارودۆخە دەڕوا بەڵام لایەنە سیاسیەکان و حیزبەکانی شتیا بەرپرسیارن لەوەی کە نایانتوانی و ئاراستەی خەڵکی خۆپیشاندەر بکەن ڕابرایەتی خەڵکی خۆپیشاندەر بکەن نوێنەرایەتی خەڵکی خۆپیشاندەر بکەن و ئەوان ببنە پێشەوە و ڕابرایەتی ئەم خۆپیشاندانە و داواکاریەکانی ئەم خەڵکە تابەر هەمی هەبێ خۆپیشاندانەکان خۆپیشاندانێک بەو بارودۆ ئەو شێوازەی ئێستا لە کوردستان هەیەگەر سەرجەم هەموو شارەکانی کوردستان بگرێتەوە ئەگەر دەرەنجامیەوە سەرۆکی حکوومەتیش و جێگرەکەی دەستیان لە کارکێشایوار کوردستانیشیان بەجێهێشت
چی هەیە ڕابەرایەتی ئەم خۆپیشاندان بۆیە من پێم وایە بەڵێ من ڕام وایە ئەو حیزبانەی لە بەرەی گەلبوون و ئەو حیزبانەی تا ئێستا بەشدار نەبوون لەو بارودۆخی بەسەر هەرێمی کوردستان هاتووە بەشدار نەبوون لە بەهەدەردانی سامانی گشتی بەشدار نین لەوەی 26 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەوە قارە براوە و ئاگادار نین سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ کوێشێ و ئەوان داوای دادگەری کۆمەڵایەتیان کردو و داوای چاکسازیان کردووە وەکو ئێمە پێشتر چەند جار و تومانە ئەمە کێشەی گەورن ڕوبەڕووی هەرێمی کوردستان کاتێک کە دەمانگوت ڕیفراندۆم نەکرێ ئەم کێشانەمان لەبەر چاو بوو دەمانگوت هاوڵاتی پێویستی بە نان و ژیانە پێداویستەکانی بۆ دابین کرێ دوجار باز لە ڕیفراندۆم بکەین تا هەموو کەسێک گیانی خۆی کاتە قەڵغان بۆ پارێزگاری لە ریفراندۆم و بەرهەمەکانی ریفراندۆم بەڵام بینیتان خەڵک ئامادەیتیان نەبوو لەبەرەوەی خەڵک بەڕاستی پێم وایە بڕوا و متمانەی بەو سەرکردایەتی و قیادەی سیاسی کوردیێنی و بڕوای بەو دەوڵەت و هەرێمەنیەکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە بۆیە دەڵێم دەبێ ئەو حیزبانە ڕابەرایەتی خەڵک بکەن دەبێ ئەوان ئاراستەی خۆپیشاندەران بکەن بەرەو توندوتیژی نەڕوا و خۆیان سەرکردەکانیش بچنە مەیدان بە بۆچوونی من بەشداری خۆپیشاندانەکان بکەن و ئەوان داواکانی خەڵک بەرزکەنەوە لەگەڵ حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم ئەوان لەگەڵیان دانیشن بۆ ئەوەی کە بەرهەمی هەبێ و کارەکە سەرکەوتوو بێ و کۆمەڵێک تەنها گەنج یا مامۆستایە تەنها هەندێک مێر مناڵ نەچێتە سەر بەڵام ئەوەی کە بەرەزوتت بەم شێوە خۆپیشاندان لە کوردستان بەرەنجامی نابێت کە مەسەلەن توندوتیژی لێ بکەوێتەوە بامان شێوەش ئەو ماوەڵ ئەمنی دەسەڵات مەسەلەن بەرەنجامی نابێ چارەسەری ئەمنی بۆ ئەم بارودۆخە ئەی چی جۆرە خۆپیشاندارێک و تە جۆرە وەڵامدانەوەیەک چارەسەر من دەڵێم خۆپیشاندان مافی ئاسایی خەڵکە واگەر بێت و دەسەڵات بەدەم خەڵکەوە نەیە بەرەو توندوتیژی دەڕوا و بەرەو ڕاپەڕینیش دەڕوا و کارەساتی تریشە بێەوە مێژووی وڵاتانی دنیا ئەومان پێ دەڵێ هەر هێزێکی دیکتاتۆر و خۆسەپێن گوێوە داواکاریەکانی خەڵک نەگرت بێ ئەگەر گەورەترین دەسەڵاتیش بوو بێ کاکە هەر لە زین العابدین بن عەلی لە تونس و لە حوسنی موبارەک لە میسر و معەمەر قەزافی لە سووریا و لە عەفوەن لە لیبیا و حافظ ئەسەد لە سووریا و هەموو ئەوانەمان بینی و دەرەنجامی عەلی عەبدوڵڵا ساڵحشمان بینی بۆیە خەڵک ئەگەر گوێ بۆ داواکاریەکانی نەگرێ خۆپیشاندانی مەدەنی ڕاپەڕینیش دەست پێکا و من مەترسیەوەمەیە حربی ئەهلی و چەکداریش دەست پێ بکە بۆیە ئەم حاڵەتانە نەبێ پێم باشە یەکەم حکوومەت بێتە سەرخەت بە جددی گوێ بۆ داوای خەڵک بگرێ و بەدەم داواکانیانەوە بێ کە من پێم وایە بە هیچ شێوەیەک حکوومەت ناتوانێت داواکاری خەڵک جێبەجێکە حکوومەت ناتوانێت موچەی خەڵک بدا لەبەرەوەی مەبەستی نییە حکوومەت ئێستاڵێ ملیارات دۆلار قرزدارم حکوومەتێک نایەڵێ پەرلەمان کارابێ نایەڵێ یاسا سەروەر بێ حکوومەتێک قەیرانەکانی دروست کرد بێ خزمەتگوزاری بۆ خەڵک پێدابین نەکرێ حکوومەت چارەسەری ئەم کێشانەی بە هیچ شێوەیەک پێ ناکرێ بەڵام کە ئەمانەی پێ ناکرێ بە زۆر دلێرانە و بوێرانە بێن بڵێن با بە ئێمە دەست لە کارە کێشینەوە ئێمە تا ئێستا کردمان بەڵام ئێمە لەمە دوان ناتوانین کاپتنی ئەم کەشتێ بین لە هەرێمی کوردستان پێمان بڕێوە ناچێ و حیزبە سیاسیەکانیش بەرپرسن لەوەی کەوتم بێن ڕابەرایەتی ئەم خۆپیشاندانانە بکەن بۆی بگاتە ئەنجام سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە هەولێر لای میوانەکەمان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە آخر بسيط نية Boy,
ئێستا لە بازارەکاندا برنجی محمود نەماوە ناوبانگەکەی لە دەستداوە کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت محمود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بوژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سڵاوتان لەوێت بەڕێزان کاک کەریمە گەروگەڕێم و لای بەڕێزت پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە تونند و تیژی لە خۆپیشاندانەکاندا و زیانگەیاندن بە مڵکی گشتی ناتوانێت مەسەلەن خۆپیشاندانەکان بەرهەمدار بکە بەڵام ئەو مامەڵە ئەمنی کێسەیەمە بینیمان لەگەڵ خۆپیشاندەران پێ دوایە مامەڵی ئەمنیش دەتوانێت چارەسەر بۆ دۆخەکە بیاخود حکومەت چۆن پێویستە چۆن لەم خۆپیشاندان و چۆن وەڵامی ئەم داواکاری نەبداتەوە بڵێ نەخێر حکوومەت بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە هیچ ئاسۆیەکی ڕوونی نییە هیچ نەیتوانێت تا ئێستا وەکو پێویست هیوایەک بە گەلی کوردستان و بە کۆمەڵانی خەڵک بداتن ئەوەی خەڵکەکە بێ ئومێد بووە لەوەی کە ئەو حکوومەتە بتوانێت وەکو پێویست چارەسەری کێشەکانیان بۆ بکات داخوازیەکانیان بەدی بێنیتن داوا لەو حکوومەتە کرا بۆ ئەوەی حکوومەتێکی ڕاگوزەر یا ئینتیقالی پێک بهێنرێت یا ئینقاز وەتەنی بە هەر شێوەیەک هەر ناوێکی لێ ئەندێتن پێک بهێنرێت بۆ ئەوەی بتوانێت کۆمەڵانی خەڵک لەو وەزعانە لەبارە لەو وەزانە لەبارە دەرباز کاتن هەروەها هەلومەرجی سیاسی ئەو ڕۆی کوردستان پێدا دەگوزارێتن بەرەو باشتر بێتن لەگەڵ هەم لەگەڵ بەغدا و هەم لەگەڵ وڵاتانی دەوروبەر بەڵام بەداخەوە ئەو حکوومەتە گوێی بەو داخوازیانە بۆ خواستانە نەدا بەردەوام بوو لە ئەوەی خۆی و هەرچەندە ماوەیەکی کەم ماوە بۆ مەسەلەی هەڵبژاردنەکان و پێکهێنانی حکوومەتێکی نوێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانرا تۆزێک وەزعی شەقام ئارامتر بکرێتەوە خەڵک زیاتر ئومێد و هیوایەک بە خەڵک بدرێتن ئەگەر هاتبە و حکوومەتێکی ئینتیقالی ڕاگوزەر پێکێن لابایە بۆ ئەوەی خەڵک ئومێدێک هیوایەک لای خەڵک دروست بە بۆ کە بڵێ ئەو حکوومەتە ئەوەی ئێستا پێک دەهێنێت دەتوانێتن حاڵ و گوزەرانیان بەرەو باشتر بێتن بەڵام بەداخەوە ئەوەش نەکرا سەرەوەی ئەوە ئێستا کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە سەفەردان لە هەر وڵاتێکی دنیا سەرۆکی هەر وڵاتێکی سەرۆک وەزیرانی هەر وڵاتێکی دنیا لە سەفەردا بۆ ئایا وەزعی وڵاتەکەی بەو شێوەیە ئالۆزی تێکەوتو بە خۆپیشاندانی تێدا بە سەفەرەکەی گەشتەکەی دەبڕی و یەکسەر دەگەڕایە بۆ وڵاتەکەی بۆ ئەوەی
بتوانێتن بە باشترینشەوە وەڵامی داخوازەکانی خەڵکەکە بداتەوە وەزعی وڵات بەرەو ئارامتر بێ بەڵام بەداخەوە تا ئێستاکە نەسەرۆکو نازێگرەکەی لە سەفەردان کەسێکی وانە لەو حکوومەتە بتوانێتن وەکو پێویست وەڵامی خۆپیشاندەران و داخوازی و داواکاری خۆپیشاندەران بداتەوە ئێمە بە بۆ چوونیەوە ئەوەی کە مامۆستا پیرەمیری کۆمەڵی ئیسلامیش لە کۆنگرە ڕۆژنامەوانەکان ئاماژەی پێکرد ئەگەر حکوومەتی کاتی پێکات پایەنێم بارودۆخە دروست نەدەبوو جۆرێک لە ئومێت بۆ خەڵک دەگەڕایەوە گەرم حکوومەتە پێک بات پێوەی کە پێشتر کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان قەوارەی هاوپەیمانی و دموکراسی و دادپەروەری داوایان دەکرد ینی تۆزێک ومێدێک بۆ خەڵک دەگەڕایەوە بەڵێ من لەو بڕواایەدا بووم هەم ئومێد بۆ خەڵک دەگەڕایەوە ئەگەر ئەوە ببایە هەمیش ناوماڵی کورد زیاتر یەکی دەگرت و ڕێک دەخرا چاتر خەڵک دەیانتوانی بەسەر زۆربەی زۆری ئەو کۆسپانەی کە لە ڕێگەدان بۆ باشترکردنی وەزع و گوزەرانی خەڵک باشتر دەبوو ئەگەر هەر دەبایە خۆ خەڵک ڕووی لە خۆپیشاندان و ئەو وەزعانە لەبارەی ئێستا لە کوردستاندا هەیە نەدەکرد چاوەڕێی هەڵبژاردنێکی نوێیان دەکرد بۆ ئەوەی بتوان حکوومەتێکی دیکە بە بەرنامەیەکی دیکە دەهاتە کایە و خەڵکەکەی لە وەزع و وەزعقە قەیراناویە کە تێکەوتووە ڕزگار دەکەن بەڵام بەداخەوە ئەو حکوومەتە هیچ هەنگاوێکی ئەرێنی بەرەو پێشەوە نەنا نە لە مەسەلەی پێکهێنانی حکوومەت نە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەن حکوومەتی عێراقیش لەولاوە تا ئێستاکە ئامادە نییە بە هیچ شێوەیەک گفتوگۆ لەگەڵ ئەو حکوومەتە بکاتن کەواتە دەبێت ئەو حکوومەتە بیریان لە چارەسەری فعلی چارەسەری عملی کردوایەوە بۆ ئەوەی بتوانێتن هەرێمی کوردستان لەو قۆناغە لەو وەزعی تێکەوتووە دەرباز بکاتن بۆ قۆناغێکی تر بۆ ئێمە بتوانین وەزعی خەڵکی کوردستان بەرەو باشتر بەرین ئێمە بتوانین چاتر تعامل لەگەڵ وڵاتانی دەوروبەر بکەین ئێستاش کۆبەڵانی خەڵکی کوردستان کە هاتوونەتە سەر شەقام داواکاری داخوازەکانیان خۆیان ڕوبەروی حکوومەت دەکەنەوە لە هەمان کاتدا توندوتیژی لێ کەوتۆتەوە کە وەزعێکی زۆر مەترسیداری هێناوەتە ئاراوە ئەویش ئەوەیە ئێمە لە کاتێکدا لە دەور و پشتەکانمان ئێمە دوای ڕیفراندۆم طبیعی ئاگادارن کە دەور و پشتەکانمان هەموو ئەوانە نەیار و دژمنی گەلی کوردستان هەموو لە بۆ سەدان لە هەرێمی کوردستان لە وەسەی ئێمە کە تێدان بۆیە دەبێت زۆر وریابین زۆر وشار بین من داوا لە هێزە سیاسەکان و حزب سیاسەکان و دەکەم کە بە زووترین کات کۆبوونەوەی نەک پێنج قۆڵی و چار قۆڵی هەمە قۆڵی پێکەوە ئەنجام بدەن بۆ ئەوەی بتوانن بە زووترین کات چارەسەری ئەو کێشە و ژیر و گرفتانە بکەن بۆ بتوانن شەقام هێورکەنەوە ئێمە لێرەدا بەڕاستی پێویستیمان بە خەڵکی حەکیم و ژیر هەیە بۆ ئەوەی بتوانن هەنگاو بنێن بۆ ئەوەی بە هەر شێوەک لە شێوەکان بیتن شەقام ئارامتر بکەنەوە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا ئەوەی کەریم باسی کرد مەسەلەی شەقام هێور بێتەوە ینی چۆن دەکرێت باش چارەسەر بۆ مدۆخە ئێستا چییە کەوەی کە پێشتری ژاوان مەسەلەن ڕازی نەموتەنات حکوومەتێکی کاتیش پێک بهێنرێت بۆی کە هەموو توێژ لەگەڵ بەغداد بکات بۆ مەسەلەی موچەوە کار بۆ هەڵبژاردن بکات خۆی لە ڕاستیدا ئەوەی ئەم بارودۆخەی گەیان ئەمە ئێستا فەشەلی دەسەڵاتی کوردی و فەشەلی 26 ساڵ حکوومەتی هەرێم و ئەو بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستان پیا تێپەڕ دەبێ بە پێشێلکردنی هەموو مافەکانی خەڵکو و نەهێشتنی ژیان و بژێوی خەڵکو و نەمانی موچە و نەمانی هیچ خزمەتگوزاریەکان لە کارەبا و ئاو هەموو پێداویستیەکانی تر حکوومەتی هەرێم لێی بەرپرس دوای ئەو شکستە گەورەی بە دەرەنجامی ڕیفراندۆمێک کە لە کاتی خۆی ئەنجاممان نەدا هاتە سەر هەرێمی کوردستان دەرفەتێکی لەبار هاتە پێشەوە بە حکوومەتی هەرێم کە دان بە شکستەکانی خۆیان بنێەوە ئەو داوایی کە حیزبەکان هەیەن بۆ حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێ کە تەبەن ئامادە نەبوونەوەش بکەن بە هیچ شێوەیەک و ئامادەش نین بیکەن چونکە ئەوانە فێری ئاڵوگۆڕی دەسەڵات نین و ئامادەش نین ئەو کورسیە چۆڵکەن منەوە دەسەڵاتە هەمووان دەبینین
ئەگەر ئەوە بکرایە بێگومانم لەوەی ئەوەی جەنابی کاکەریم وتی زۆر ڕاستە بار و گوزەرانی خەڵک زۆر باش دەبوو لەسەر و هەمویانەوە لەگەڵ دروستبوونی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی کە نوێنەری هەموو لایەنەکانی تیا بوو بەغدا ڕاستە و خۆ لەگەڵ هەرێمدا دەنیش نەشی دەتوانی دانەنیشێت چکە فشارێکی گەورە لەسەر بەغدا دروست دەبوو لە ناو خۆ لە دەرەوە ئەو حکوومەتە نوێنەری هەموو خەڵکی کوردستان دەبوو نەک نوێنەری جەماعەتی شکست خواردی و ریفراندۆم بە تەنیا و لانی کەم یەک دوو سلفە موچە دەهات ئەوە من وەکو ئاگادارم ئەگەرەوە بکرایە بەغدا بە ناچاری نەک لە پیاوەتی خۆی من دەمێ یەک ڕاستی بڵێم یعنی بەڵێ مەزانیاریە بەغدا یەک دوو سلفە دەنارد و تا ئێستا لانی کەم موچەیەک دوو موچەی بەغداش دەدرا و بەغدا پیاوەتی لەگەڵ ئێمە ناکات دۆستی ئێمەش نییە سەرکەوتنی ئێمەشی ناوێ و ناشی ئێمە ڕزگارکە بەڵام بێهێزی و خراپی ئێمە وای کردووە بەغدای کردووە بە کەڵەگە و ئامادەش نێ شتێ بکە و موچەش نانێرێ بەجێگەرەوە حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە دروست کرایە ئێستا بژێوی خەڵک بەوە نەدەبوو خەڵک لەسەر هیوا دەژیا لەسەر هیوایەک دەژیا کە گۆڕانکاری لە پێشەوە لەسەر هیوایەک دەژیا کە هەڵبژاردنێک لە پێشەوە بەس ئێستا بەڕاستی هیچ هیوایەک نییە ئەو بەڵێ بێ هیوایان کردووە ئەو هەڵبژاردنە بکرێ بۆ میکانیزمەی پێشوو هەرم حیزبانە خۆیان دێنەوە پێشەوە جارێکتری باشە کام حاڵەتە هەیە من دەڵێم ئەم حیزبانەی کە ڕابەرایەتی خەڵک دەکەن کە زۆری ناویان ئۆپۆزیسیۆنە یان ناویان حیزبێکی ناڕازی لە دەسەڵات یان ناویان ئەو حیزبانن کە بەشدار نین لە گەندەڵیەکان کە هەیە ئیتر حیزبە کیانێکی سیاسیە گروپێکە ڕێکخراوێکە هەموو ئەمانە پێویستە بەڕاستی بە جددی ئێستا بەرپرسیارەتی لە سەرشانی ئەوان ئەوانیش بێن ڕابەرایەتی خەڵک بکەن پێکەوە دابنیشن یەک هەڵوێست بن ناکرێت تا ئێستاش ئامادە نین پێکەوە یەک هەڵوێست بن گروپێک دروستکەن بۆ ڕابەرایەتی خۆپیشاندانە بۆ ڕابەرایەتی دانووسانە بە لانی کەم کوتلەیەکی سیاسی دروستکەن بۆ هەڵبژاردننی ئایندە بەم حیزبانە هەمویان بێکەوە بتوانن 45-50 کورسی بێنن تا بە دنیا بڵێن ئەوە ئێمە زۆری نەمان هێنا و دەسەڵاتی 50 ئەو دوو حیزبی دەسەڵاتدارە کۆتایی پێبێ بۆ نایەن لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان خوێنی شەهیدان لە پێناوی ئازادی بۆ خەڵک گەڕانەوەی مافەکانی خەڵک ئەم کوتلە سیاسیانە هەمویان بێکەوە کوتلەیەک دروستکەن بۆ هەڵبژاردن واز لەوە بێنن ئەم 4 کورسی زیاد هێنە یا و دوو زیاتر بۆی لاڵبژاردنا بڵێن ئێمە زۆری نین و ئێمە حکوومەت بەڕێوە دەبین ئامادە نین ئەم حیزبانە وەش بکەن جارێکتر کە گوێتان بۆ ناگیرێ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دروست کرێت داواکاری هیچ وەڵامی داواکاریەکانتان نادرێتەوە منجا بە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ژەڵێم من ڕام وایە بە زووترین کات لەو حکوومەتە بکشێنەوە کەڵکی ئەوەی پێوە نەماوە و هەڵوێستیان ڕوونتریش بێ ئێوە مەحروم بوون لە هەموو شتێک بە هەموو شوێک دژایەتیتان کراوە لە بەرەوەی لە بەرەی خەڵک بوون ئێستا بۆ بەڕاشکاوانە تر نێنە بەرەی خەڵک و بەشداری خۆپیشاندانیش بکەن بە شێوەیەکی هێمنانە نەشێڵن بەرەوەمە قارە بڕواکامە شتێکی مەترسیدارە لە بەرژەوەندی کەس نییە ینی خەڵکێک پیا دەبێت دایرەی حکوومەت دەسووتێنێ و بارەگایەکی پۆلیس دەسووتێنێ و بارەگای حزبێک دەسووتێنێ کە خۆی بێدەسەڵات و ئۆپۆزیسیۆنە و چەساوەتەوە ئەمە لە بەرەوەی کەسنی ڕابەرایەتی ئەم خۆپیشاندانان کاوە ئاوا بەرهەمیشی نابێت حکوومەتێک بەدەر لەوەی کە هەموو ئەمانە ناکات نەک داوای جوابی خەڵک ناداتەوە کەناڵەکانی ڕاگەیاندنیش داخاو ئەوانەی پشتگیری لە خۆپیشاندانەکانی بکەن زیندانیانەکە و ئەتوانێت فەلاقەشیان کا و لێرە حکوومەت نییە عسکەرتاریەت هەیە میلیشیا حکومەکە لەبەرەوە دەبا خەڵک بتوانم چە لە هەولێر بیکە بیچیکە دەبێ بشکرێەوە دەشیکەن بەڵام لەوە چی خوێنڕشتنیشی تیابێ و بە هەموو شێوەیەک ڕوبەڕویان ببنەوە و کەناڵەکانیشیان داخرێ بەڵام هەموو ئەمانە بەڕاستی چارەسەر نییە مێژوو پێمان دەڵێ زۆر دەسەڵاتداری تر هەموو ئەمانەیان کرد دەمی خەڵک ناگیرێ بەری خۆر بە بێژنگ ناگیرێ بەداخستنی کەناڵ کێشەی خەڵک چارەسەر ناکرێ بە هەڕەشە و بە گوڕەشە و بەمانەوە لەسەر کورسی دەسەڵات ناتوانی خەڵکی برسی تێرکرێ من بەوە دەکرێ بە ئەم خۆپیشاندانانە بە شێوەیەکی هێمنانە بەردەوام بێ سەرتاسەری کوردستان بگرێتەوە و ئەم حیزبە سیاسیانە ڕابەرایەتی بکەن وامان بێن دایلۆگ بکەن لەگەڵ حکوومەت ڕاشکاوانە بە حکوومەت بڵێن ئەمە داواکاری خەڵکە خەڵک ئێوەی ناوێ گۆڕانکاری بکەن ئەگەر ئامادەیان تیانە بوو بە ئەوانیش بشنە بەڕاشکاوی ڕابەرایەتی ئەو خەڵکە بکەن و بڵێن ئەمە حکوومەتەکەیە ئەوەش داواکاریەکانێتی چونکە گەروانە بێ لەوانەیە من ئێستا سلمی ئەهلی شتێک دەچێت و خەڵک لەناو خۆشیدا پەلاماری یەکتریدا و کوردستانیش خۆتان نەزانن تا ئێستا هەم میلیشیا هەیە هەم هێزی جۆراوجۆر هەیە خەڵکی عشایر هەیە هەم حزبی زۆری جۆراوجۆر هەیە ئەگەر فریانەکەون من پێم وایە بەرەوە قارێکی خەتەر و مەترسیداردەوە سوپاس دەکەم کاک کەریم گەرم وڵای بەڕێز سەباردەوەی کە چی چارەسەر بە بۆ چوونیەوەش بۆ ئەم بارودۆخە لەلایەن حکوومەتەوە لەلایەن
حیزبە سیاسیەکانەوە بۆ ئەم خۆپیشاندان مەدەنیانە بێ و بەرهەمێ بوو ئەم تونند و تیژیشی لێ نەکەوێتەوە. ئەوەی ڕاستی بێتن من زۆر گەشتبین نیم لەبەر ئەوەی حکوومەت تا ئێستاکە هیچ هەنگاوێکی ئەو تۆ نەناوە بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی بپارێزێ بۆ ئەوەی ڕێگە نەداتن ئەو ڕق و کینەی خەڵک زیاتر پەرە نەستێنێتن بەرامبەر بە حکوومەت بەرامبەر بە دامودەزگاکانی حکوومەت کە جێگەی نیگەرانی هەموو لایەکە من ئاگادارم کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو نیگەرانە لەو وەزعانە لەبارەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە بۆیە حکوومەتی ئێمە دەبێت هەنگاوی خێرا بنێ دەبێت خەمخۆران دەبێت کەسایەتی سیاسی دەبێت بێنە مەیدان دەبێت نێڵن ئەو وەزعە لە کۆنتترۆل دەرچێتن ئەگە وەزعەکە خوا نەخواسا لە کۆنتترۆل دەرچووی ئاشتی کۆمەڵایەتی تێک دەچیتن دەترازێتن ئیتر پێمان کۆنتترۆل ناکرێتن لەوانەیە بە وەزع بارودۆخەکە بە ئاقارێک دابچیتن کە جێگەی ئەسەم بیتن دوایە هیچ شتێکمان بۆ نایەتە پاراستن من داوا لە حکوومەت و لا خەمخۆران و هێزە سیاسەکان دەکەم هەرچی زووە و بە پەلا هەنگاو بنێن بۆ کۆنتترۆلکردنی ئەو وەزعە بۆ چارەسەرکردنی شێشەکان بۆ وەڵامدانەوەی داخوازیەکانی خۆپیشاندەران بۆ ئەوەی بتوانین ئێمە شەقام ئارام بکەینەوە وەزعی کوردستان ئارام بکەینەوە ئەو شوێنانەی کە تێک چوونە خراپن وەزعەکان چاتر بکەین ئێستا من بیستوتم لە زۆر شوێنێک لە زۆر گەڕێک لە زۆر ئەوە نە ئاو هەیە نە کارەبا هەیە نە ئەوەیە سەرڕای ئەوەی کە نەموچیان هەیە وەزعی دەرامەتەنە ئەوەشە هاتوۆتە سەر عەرەب گوتنی زادە تطین بەلە ئەوە پێویستە ئیتر هەموو تەماشاکرد تەماشای ئەو وەزع نەکرێتن من شتێک دەبینم هەموو لایەک دەبێن ئەو خۆپیشاندانانە خۆڕسکە کاکە لێمەگەرن خۆپیشاندانەکە خۆڕسک بێ با هێزە سیاسەکان کەوانێ نەڕازینە با قیادەی با ڕابەرایەتی ئەو خۆپیشاندانانە بکەن بۆ ئەوەی خەڵکی سیمای خۆپیشاندانەکە نەگۆڕێ با وەزعەکە تێک نەچێ بتوانن کۆنتترۆلی وەزعەکە بکەن هەم خۆپیشاندانەکان بە شێوەیەکی دیموکراسی و هێمنانە ڕوبەروی حکوومەت بکرێنەوە داخوازیەکان پێشکەش بە حکوومەت بکەن و حکوومەتی ژواری بکەن ناچار بکەن بەرەو پیری داخوازیەکان بچێتن بۆ بتوانن ئەو وەزعە تا هەڵبژاردنێکی دیکە بە شێوەیەکی ئاشتیانە بەڕێبەرین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کەریم بەحری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بێت و بەڕێز دارە محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ماوی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.